لروي ململاني نێوان عقڵ لەگەڵ دیناکە بابەتەکەی من لەسەر ئەمەیە. طبعا عقڵ و دین ئەوەی کە علەما کاتی خۆی باسییان کردووە ثنائیەتێکی متەناقض هەیە. ئایا دین و عقڵ تەناقوزیان هەیە بە یەکەوەیان یانە؟ ئەمە پەیوەندی بە فەلسەفە و پەیوەندی بە شارستانیەتی ئێمەوە نییە وەکو موسڵمان. بۆچی پەیوەندی نییە بەڕێزان؟ چونکە ئێمە قەت دینێکمان نەبووە مخالیفی مقتەزای عقڵ بڕیار بدا. ئەم جەدەلیەتەکەی دروست بوو لای فەلاسیفەی یۆنان دروست بوو. بۆ دروست بوو؟ چونکە دەقەکانی تەورات و ئینجیل بە پێچەوانەی مقتەزای عقڵ قسە ئەکەن. ئەوانەی تەورات و ئینجیل ئەیڵێن عقڵ نایسەلمێنێ. شۆڕشی عەلمانی فەڕەنسی کە دروست بوو دژی دین لە دژی کۆمەڵێک خیتابی ئاینی چەقبەستوو کە عقڵ نایسەلمێنێ دروست بوو. لەبەرەوە ئەمە چۆن عەلمانیەت دروست بووە پەیوەندی بە ئاینی ئێمەوە نەبووە؟ چۆن هەندێک دیاردە دروست ئەبێ پەیوەندی بە کلتوری کۆمەڵایەتی و ئاینی ئێمەوە نییە؟ ئەم جەدەلیەتەش لە ئەسڵا کە دروست بوو لای فەلاسیفەکانی یۆنان دروست بوو. بۆ چونکە وەڵامی تێکستە ئاینەکانی خۆیان پێ نەئەدرایەوە. بۆ پێ تێکستە ئاینەکان مخالیفی عقڵن. ئەم تێکستانن لە پێشترن پیرۆسترن ئەبێ ئەمانە سەروەر بن یا ئەو عقڵی کە ئەمانە ڕەت دەکاتەوە. ئەمانە لەگەڵ دینە. بۆیە کاتی خۆی لە نەتیجەی ئەم ململانەیە قەشەکان پیاوانی ئاینی کەنیسە بە هەزارەها عالمیان کوشت، وەکو کۆبەرنیکۆس و وەکو گالیلۆ ئەوانی کە وتیان زەوی خڕا، ئەوانی کە ئیمانیان بە نەزەریاتی علمی هەبوو، ئەوان ئەمانیان بە کوفر و هەرتەقا ئەزانی. لەبەرەوە شارستانیەتی ڕۆژاوا کەوتە دووڕێیانی ئەوە یا ئەبێ عقڵی داخەو کەنیسەی قبوڵ بێ یا ئەبێ کۆدەتا بکا بەسەر کەنیسەیە و ڕێگە بدا بە عقڵ. ئەمە لەلای ئێمە وجودی نەبووە. چکەوکەوە بە ڕێزەی تر پێش من ئیشارەی پێکرد دینی ئێمە دینی ئیقرائە، دینی علمە، دینی تەدەبورە، دینی تەفەکوڕە، دینی تەئەمولە. دینی ئێمە تێکستێکی تیانی عقڵ نیسەلمێنێ. لەبەرەوە ئەم جەدەلیەتە ئێمە وەکو تاریخ باسیەکەین، بەڵام بەداخەوە ئەمەی کە دروست بوو لای فەلاسیفەکانی یۆنان لە ڕێی ئەندەلوسەوە هاتە ناو دەوڵەتە ئیسلامیەکانیشەوە. کۆمەڵی عولەمای ئەو کاتە وەکو ئیمامی غەزالی، وەکو ئیبن ڕوشد، وەکو ئیبن تەیمیە، ئەمانە هاتن قسەیان لەسەر ئەم تەناقوزەی بینی عقڵ و بینی نەقڵ کرد. ئیمامی غەزالی بەتوندی دژ بەوانە ئەوەسێتەوە کە ئەیانەوێ ئەم جەدەلیەتە عیلمیە بێنە ناو دینی ئیسلامەوە. دوای ئەو ئیبن تەیمیە مەسەڵەن ئیبن تەیمیە کتێبێکی هەیە، کتێبی دەرء التعارض بین العقل والنقل، یعنی چۆنێتی خۆلادان لە بەریەککەوتنی عقڵ و دین. 44 ڕێگە باسەکە بەوەی ئەم 44 ڕێگەیە ڕێگە نادەن بۆی دین و عقڵ دژ بەیەک بوەستن لە هیچ دقێکە. هیچ دقێک نییە دژی عقڵ بێ یا عقڵێک هەبێ دژی دینێکی صحیح بێ. لە دوای ئەو ئیبن ڕوشد کتێبێکی نووسی بە ناوی فەصل المەقال، ئەوش دیسانەوە باس لەوە کە ئەم جەدەلیەتە لە ئیسلامە ئەسڵەن مبەڕیری نییە و وجودی نییە، چونکە ئێمە شتەیەکمان نییە بۆ معنایە. ئەم تاریخە لەوێوە سەرچاوی گرتووە لە بینی کەنیسە، وەکو عەرزم کردم لەگەڵ فەلاسیفەکانی خۆیانە، لەگەڵ بیدیارەکانی خۆیانە، تەنانەت ئەرسطو ئەمانش قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە.